برایەتی با تۆمارکردنی سێ گۆڵ بەرامبەر ئارارات سێ خاڵی گرنگی بەدەستهێنا لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حەفدەیەمی خولی نابی کوردستان لە هەولێر برایەتی میوانداری ئاراراتی کرد و بە تەنها جێمێکیش سێ گۆڵی تۆمار کرد و سێ خاڵ یاریەکەی دەستەبەر کرد. لێرەکانی هەفتەی حەفدەمی خولی نابی کوردستان و لە سەر یاریگای خۆی برایەتی میوانداری ئاراراتی هاوشاری کرد. لا یەکەم هێرش و یەکەم دەرفەت یاریزانی لاوزیرە کەیفی برایەتی با گۆڵێک پێشخست. برایەتی دەرفەتی باشی بۆ ڕەخسە جیاوازەکە زیاد بکات بەڵام بە ئاسانی لە دەستیدان. موشتەبە بەم لێدانە خەریک بوو ئەنجامەکە بۆ ئەڕاد یەکسام کاتەوە بەڵام عەبدوڵڵا بە زەحمەت دووری خستەوە. لە خولەکیدا دانا کامەران بە ئەسیستی عەبدوڵڵا خەلیل ئەنجامەکەی بۆ برایەتی دوو هێندە لێ کرد. ستون ڕێگری لە داناکرد گۆڵی دومی خۆی و سێمی یانەکەی تۆمار کات بەڵام دوای تەنها دوو خولەک بە ئامانجەکەی گەیشت. ئارارات هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە دەست پێ کرد. ستون ڕێگەی نەدا ئەمیر بە گۆڵ بگات. لە نیوەی دووەم ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو. برایەتی بەرگری لە ئەنجامەکەی دەکرد و بە هێرشی هەڵگەڕاوەنیەتی زیادکردنی جیاوازەکەی هەبوو. ئارارات هەوڵی گۆڵی دەدا بەڵام توانای گۆڵ تۆمارکردنی نەبوو. پێشێکی پیرۆزبای لە یانەی برایەتی دەکەم کە ئەمڕۆ بەڕاستیەوان لە ڕۆژی خۆیاندا بوون. ئێمە مشکلەی ئێمە هەموو هەلەکانی هێلی بەرگری بوو. ینی بەتایبەت لە شەوتی یەکەم ینی وەکو بڵێ دوودەستی یاریەکان تەقدیمی یانەی برایەتی کرد لە ڕۆژی خۆ نەبوو فەریق بە شێوەیەکی گشتی. هۆکارەکان بەڕاستی ئەو کەش و هەوایە کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر فەریقی ئێمە دروست کرد. ئێمە نەمانتوانیە ینی دوو وەحدەی تەدریبی بە تەواوی ئەنجام بدەین. دەستخۆش لە یاریزانەکان دەکەم دەتوان بڵێم ئەمڕۆ زۆر باسێکی بەرز بەدەرکەوتن بە تایبەتی لە جێمی یەکەم ئێمە توانمان لە جێمی یەکەم سێ گۆڵ تۆمار بکەین و وەشانی سێ گۆڵەکەش بووین بەڕاستی لەبەرەوەی زۆر فرسەتی گۆلی باشمان نەبوو و یاریەکی باش ئەنجامدا یاریزانەکەمان و لە جێمی دومیش بەڕاستی ئەکید ئەمە کە گۆل لە پێشبوون ئەکید نەوحەڵمە شێوازی بەرگریمان بەکارینە و هەندێک جاریش ئەوانە حالەتی تۆپانێش ڕوو دەدا هەر بەخۆشی دەبێتە شێوازێکی بەرگری و لەگەڵ شێوازی مەشکەمە بەسپاندێک بەرگری بوو ئیدی شێوازێکی بەرگریمان بەکارینە و بۆ پارێزگاریکردن لە گۆلەکان سوپاس بۆ خوای گەورە لە کارەکاندا سەرکەوتوو بووین و دانا دەرفەتی هاتریکی لە یاریەکە لەدەستدا. یاریەکە بە سێ گۆڵی پاک بە سوودی برایەتی بە کۆتا هات. بەم شێوەیە هەردوویانەی برایەتی و ئەڕات بوونە خاوەنی 22 خاڵ و لە خانەکانی شەشەم و حەوتەمی ڕیزبەندی دەبیندرێن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.